دەگەڕنەوە کە شەمسی تەورێزی دەچێتە شاری قۆنیە و ئەم ڕۆشتنەشی دەبێتە سەرەتای وەرچەرخان و گۆڕانکاریەکی گەورە لە ژیانی مەولانای ڕۆمیدا دەبینێت لە دەوروبەری حەوزی مزگەوتەکەی مەولانادا مەولانای ڕۆمی سەرقاڵی دەرزوتنەوە بە خوێندکارەکانیەتی. شەمسی تەورێزیش لە جلوبەرگێکی ژەندە و ڕوت و ڕەجاڵانە و لە شێوەی سوالکەرێکدا دەچێتە ناویان و دەڵێ ئام هەموو کتێبانە چین و باسی چی دەکەن؟ مەولاناش بەلوودبەرزیەکی زۆرەوە دەڵێ ئەمە زمانی قاڵە و تۆ لێی تێناگەی. کاتێ مەولانا بۆ ئەنجامدانی نوێژ دەچێتە نێو مزگەوتەکەیەوە شەمسی تەورێزی تەواوی کتێبەکان فرێدەداتە نێو حەوزێکەوە و هەموویان وەکۆڵێ خراپ دەکات و کاتێک کە مەولانا دێتەوە چاوی ئەبلەغ دەبێت لە تاو فەوتانی عیلم. دەڵێ ئیدی تەواوی عیلم و زانستەکانی جیهانی ئیسلامی فەوتان. شەمسی تەورێزی ئاوا هەمویان دەردەهێنێتەوە و چاکیان دەکاتەوە. مەولانا ئەڵێ ئەمە چییە؟ ئەڵێ ئەمە زمانی حاڵە و تۆ لێی تێناگەی. عیرفان لە نێوان ئارایشتی وشە و سەرابی ئەزموندا تەوەری ئەمجارەی بەرنامەی خەڵوەت دەبێت. بزانین عیرفان چه زمانێکی هەیە؟ ئایا ئەوانەی کە بانگەشەی عیرفانەکەن یا خۆیان زۆر جار بە عاریف ئەشوبهێنن لەگەڵ ئەو عیرفانەی کە ئەی چەژن و ئەزمونی ئەکەن و لە ژیانی ڕۆژانەیاندا ممارەسەیەکەن واتە لەگەڵ ئەو کەسانەدا هیچ جۆرە جیاوازیەکیان هەیە یانە. لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا زوبێر عەلی عارف نووسەر و شارەزای عیرفانی ئیسلامی پێکەوە باس لەم تەوەرەیە دەکەین. مامۆستاگیان سپاس بۆ بەڕێستان پڕ بەدڵ بە خێراتنت دەکەم. سپاس بۆ بەڕێزیشت. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و سەلات و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەر و بۆ یار و یاوەرانی منیش بەنۆبەی خۆم ڕێز و سپاس و دەستخۆشیمێ بۆ ئێوە و بۆ هەموو ئەوانەی کە ماندووە بن بەم بەرنامە و پشتی بەرنامە و هەدەفی تایبەت و گشتی وریاکردنەوە و ئاسوودەکردنی خەڵک بە گشتی و دینداران بە تایبەتی. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان. مامۆستا ئایا عیرفان زمانێکی تایبەتی هەیە واتە عیرفان پێویستی بە زمانێکی تایبەتی هەیە بۆ ممارەسەکردن بۆ دەربڕینی بۆ قسە لەسەرکردنی کامەیە ئەو زمانە تایبەتی عیرفان؟ پێش ئەوەی کە باسی زمانێکی تایبەت بکەین بۆ عیرفان ئەبێ بزانین خودی زمان ئیشی چییە؟ چ پەیوەندێکی بە عەقڵەوە هەیە، چ پەیوەندێکی بە دڵەوە هەیە، چ پەیوەندێکی بە ئەزموونەوە هەیە. با نەگەڕێنەوە بۆ پێشووتر کە بڵێن زمانەوانان یا ئەوانی کە بواری زمانەوانی سەرف زمان ناسیپەتی مامەڵیان کردووە و پێناسی زمانیان واداناوە واداناوە ڕەنگەم بەرنامە نەشوێنی ئەوە بێ نەکاتی ئەوەش بەڵام گرنگەوەی پەیوەست بە ئەدەبیاتی عیرفانیەوە ئەبێ بڵێن ئەوانەی کە ئیش لەسەر زمانەکەن، ئەوانەی کە ئیش لەسەر کەرەسەی گواستنەوەی ئەزمونە عیرفانیەکانەکەن، کەرەسەی تێگەشتن لە ئەزمونە عیرفانیەکانەکەن بە تایبەتی ئەزمونە زمانیەکان کە بگوازرێنەوە بن بە ئەزمونێکی عەمەلی ئەخلاقی معنەوی. زمان لە سەرەتایە کە بەخشراوە بە مرۆڤ دیارە تایبەتمەندێکی پێویستە بۆ مرۆڤ بۆ ئەوەی بتوانێت پەیوەندی دروستکە. ئاخر خودی زمان نەتوانی بڵین تاکە کەرەسەی پەیوەندیە بەڵام تەنها وشە ناڵێ هەڵین زمان لە ناو عەقڵە کە مادام تاکە کەرەسەی پەیوەندیە وە قوڵترین کەرەسەی پەیوەندیکردنی نێوان مرۆڤەکانە و هەر ئەو کەرەسەیە کە خوای گەورە کەرەسەیەکی تێگەیاندنی گشتیە لە ئەوەڵەوە تا کۆتایی دنیا بە قورئان مامڕە لەگەڵ بەشەریەتە ئاگاتیان نەگەێنێ کە ئەمە تایبەتمەندی تۆی ئەی ئیماندار، ئەمە تایبەتمەندی تۆی ئەی ئینسان، ئەوە منم کە خوای گەورە ئاوا ئەو سیفەتانەم هەیە ئاوا لێم نزیکە بیتەوە ئەگەر ئاوا بکەی بەو زمانە مامڕەمان لەگەڵاکە کەواتە زمان کەرەسەی پەیوەندیکردنە ئەبێ بزانین ئەم پەیوەندی بۆ لەکوێوە هەڵەقوڵێ و لەکوێوە کاریگەری دروستەکە و ئەو تایبەتمەندیانی کە هەیەی و ئەو وەکو چۆنڕێ پێکهاتانەی کە پێویستێتی ئایا بەشی ئەوەکەن کە ئەم پەیوەندی دروستکە کەواتە لە پەیوەندی ئاساییەکانە ئەوەی کە مرۆڤ سەرەتا پەیوەندێکی ئاسایی هەبووە زمانی بە وێنە بە ڕەمز بە دەنگ بە جوڵە بە شتێک
وکۆڵێ پەیوەندەکەی دروست کردو و بڕاوەتەوە چونکە لەوە زیاتر عقلی ڕەنگە گەشەی نەکردبێت ڕەنگە لەوە زیاتر پێویستی نەبوو بێ ڕەنگە لەوە زیاتر ئەزمموی بۆ دروست نەبوو بێ بەشی کردووە تا وردە وردە ڕەمزەکان گەشیان کرد تا وردە وردە دەنگەکان هاتن ئارا و زمانەکان بوون بە زمانی جیاواز وردە وردە وەکۆڵێ زمانی سادەش گەشەی کرد کە زمانی سادەی ڕۆژانە گەشەی کرد بۆ پەیوەندیکردن بۆ حاڵ و ئەحواڵ بۆ پرسی بۆ پرسین بۆ فێرکردن لە مەکتەبەوە بیگرە تا قسەکردنی ڕۆژانەی خەڵک و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و پاراستنی دابوونەریتی زمانی خەڵک ئەمە وا ئەخوازی ئەو شتانی کە تازە یێنە ناوە بە مامەڵەیەکی تایبەتتر مامەڵیان لەگەڵا بکرێ کە مامەڵەکە مامەڵەیەکی تایبەتتر بوو کەواتە بە جۆرێکی تایبەتتر پێویستەکە لەگەڵ زمانەکە مامەڵە بکەین ڕەنگە ئێمە بڵین عیرفان زمانێکی تایبەتی پێویستە ڕەنگە بەڵگەمان نەبێ بۆ ئەوە بەڵام بە تایبەت بەکارهێنانی زمان بۆ ئەو مەبەستە ئەمەش شتێکی قوڵەوە ئەبێ زۆرتر ئیش لەسەر ئەمە بکرێ پێم وایە ڕەنگە ئەوەنەی کە بتوانی بخوێنیتەوە و لە لێکۆڵینەوە بواری فەلسفەی زمان و ئەدەبیاتی عیرفانی و فەلسفەی زمان و زمانی دینی و فەلسفەی زمان و دەروونناسی دینیە ئەوەی ڕەنگە ئەمە زیاتر بۆ دەربکەوێت کە ئەمەیان کاریگەری زۆرترە چونکە مرۆڤ ناتوانێت فێری هەموو زمانێکی تایبەت بێ بەڵام ئەتوانێت ئەو زمانێکیەتی بە شێوازێکی تایبەتتر بەکاری بێنێ بۆ ئەوی مانایەکی قوڵتری بۆ دروستکە ئەگەر نا هەر ئەو ئەڵڵایی کە یەکێک ئەڵێ ئەڵڵاه باوەڕی پێیەتی مانایەکی کاریگەر لە دڵ و دەرونیا دروستەکە بەڵام کەسێکی تر لە خۆی وەڵێ ئەڵڵاه هیچ مانایەکی کاریگەر دروست ناکە کەواتە خۆ زمانێکی تایبەتی بەکار نهێنا بەڵام بە تایبەت ئەم کەسە ئەڵڵای بەکارهێنا بۆی ماناقول و فراوانەکە لە ناو دڵ و دەرونیا جێگیر بێ ڕەنگە من نتوانم بڵێم ئایا عیرفان زمانێکی تایبەتی هەیە یان نا بەڵام ئەکرێ بڵین چەمکی تایبەتی تایە ئەڵێن مادام بۆعدێکی تایبەتە مەرج نییە لە ناو هەموو خەڵکە بەو شێوازە و سادەی و ساکاریە یان بەو شێواز و ڕیتمە لە ناو خەڵکە هەبێ کەواتە ئەکرێت چەمک کۆمەڵە چەمکێک کۆمەڵە وشەیەک لە لای ئەم کەسانەی کە ئەزمونیان بۆ دروستە بێ حاڵەتیان بۆ دروستە بێ تێگەشتنیان بۆ دروستە بێ بیرکردنەوەیان بۆ دروستە بێ وردە وردە کۆمەڵێک چەمکەیە ئەم چەمکان لای خەڵکی تر نین وەگەر هەش بن بەو مانایە بەو مانا تایبەتی نین بۆیە لە تایبەتێتی زمانی عیرفانە لە تایبەتیەتی ئەو زمانی کە بۆ عیرفان بەکارهێنرێ ئەتوانین بڵێن مادام عیرفان ئەو بۆعدە تایبەتەیە لە ژیانی مرۆڤایەتیە کەواتە پێویستە مرۆڤ بە تایبەتتر لەو زمانە بڕوانێک کە ڕۆژانە بەکاری هێنێ چونکە ئەگەر بڵێ زمانێکی تایبەتی هەیە ڕەنگە بە سادە و ساکاری توانین بڵێن ئەگەر بوترێ زمانێکی تایبەتی هەیە ڕەنگە ئیتر ئەوەش بەڵگە بێ بۆ ئەوەی کە بڵین مەرجنی ئەزمموی عیرفانی لای هەموو کەسێکە بێ چونکە تۆ زمانە تایبەتەکەت نەزانی ینی ئەزمموی تایبەتت نییە دیکە ئەزمموی تایبەتت نەبوو ینی زمانی تایبەتت نییە لە کاتێکە ئەزمموی عیرفانی ئەکرێ بەبێ زمان بەکاربێنرێ بەڵام کاتێک بتەوێت بیگوازیتەوە بەچی ئەیگوازیتەوە بەو زمانی کە ئەیزانی بەو زمانی کە تێگەشتی بەو زمانی کە بیری لێ ئەکەیتەوە ئەماش ئەکاتە ئەوەی عیرفانی بە زمان ئەگوازرێتەوە یا بۆ منە پەیوەندی چیە لە نێوان وشە و ئەزمموی عیرفانیدا مەبەستمەوەیە کە هەمیشە دەگوترێ عیرفان واتە چەشتن واتە وەکۆڵێ مەلەکردن لە نێو دەریای عیرفانە من چۆن نتوانم ئەم چێژە ئەم چەشتنە ئەم ممارەسەکردنە بە زمان بە وشە بگوازمەوە بۆ جەنابەت یا بۆ هەر کەسێکی تر وە لێرەشەوە دەپرسمەوە کە پەیوەندی چیە لە نێوان وشە و ئەزمموی عیرفانیدا ئەگەر بە سادەتر بڵین هەر ئەلمێک بگری بۆ خۆی دەربڕینێکی هەر دەربڕینێکیش بۆ منە حاڵەتێکی هەر حاڵەتێکیش کۆمەڵێک کەرەستەوە ئەمراز و وشەی هەیە هەر کۆمەڵە وشەیەکیش کۆمەڵێک واتای ئەوانەی تایە بەڵام ئەگەر بمانەوێت ئەمە ئەزمموی عیرفانیە بگوازینەوە ئەزمموی عیرفانی ڕەنگە بوترێ ئەوەنەی کە لێکۆڵەرەوانی بواری ئەدەبیاتی عیرفانی یان زانستی دینی ئەوەنەی کە ئەی خەنە ڕوو ئەوەیە ئەزمموی عیرفانی ناگوازرێتەوە بە زمان تەنها بیرەوەری ئەو ئەزممون ئەگوازرێتەوە بۆ ئەوە بڵێ چی ڕوویدا ئێخۆ چووی ڕوودا نابێت بەهۆی تامکردن یعنی ئەزممونەکە بێت چەشترابێ کە تۆ ئەزممونەکەت چەشتووە ئیتر ناتوانێت ئەزممونە لە ڕوانگەی ئەو زمانەوە بگوازیتەوە بەڵکو بیرەوەری و خاترەی ئەو ئەزممونە لە ڕێگەی ئەم زمانەوە ئەگوازیتەوە ئەبێ ئەو کەسەش کە بۆی ئەگوازیتەوە ئەهلی ئەوە بێت تا کەمێک لەم خاترەیە کە تۆ بۆنە شیرینیتیا ماوە لە ناوی تریشا دروست بێ ئەگەر نا ئەز هەر هیچ کات زمان ناتوانێت ئەزمموی عیرفانی بگوازێتەوە
بەڵام ئەکرێ خاترە بیرەوەری یا بیر یان بۆ نمونە تایبەتمەندی یا بۆنی ئەو ئەزمون عیرفانی بگوازێتەوە بۆ ئەوەی لە بەرامبەرا بزانرێ بەڵێ شتێک بۆنی هەیە شتێک بوونی هەیە ئەم شتە ئەبێ منیش بەهۆی ئەم خاترەوە کە بۆم گێڕاوەتەوە منیش بڕۆم خۆم بیچەژم وەکەوەی کە من دانی تاوارە قسە لە باسی هەنگوین بکەم بەڵام هەنگین وایە ڕەنگە دەمی تۆ ئەو بکە کا باسی لیمۆەکەم ڕەنگە بەهۆی ئەمەوە بەهۆی ئەم خاترەی کە من باسی یەکەم لای تۆ جۆرە لە جۆرەکان هۆیدای ئەوە بی کۆڵێ مشتاقی ئەوە بی کە بچی ئەو تامە بکەی بۆی تێتا بگوازێتەوە ئەگەر نا ئەوترێ ئەزمموی عیرفانی لەگەڵ وەصفکردنی خوا هیچ کات لە ڕێگەی زمانەوە ناتوانانی بیوازیتەوە خوای گەورە بە زمان وەصف ناکرێ یعنی بەیانی تا ئێوارە تۆ لەسەر وشەی کەریم و عەلیم و ڕەحیم و قودوس و سەلام بدوێی ڕەحیمی میهرەبانی بەخشندەیی بەسۆزی لێبوردەیی قادری خوا ناگوازرێتەوە بۆ بەرامبەر بەڵام وای لێ ئەەکەی بەهۆی ئەم کەرەسە زمانیانەوە خۆی بڕوا بیچەژێ دەی لە کاتێکە ئەمە بووەتە هۆی ئەوەی کە ئێمە وابزانین بە زمانمان بەکارهێنا ئیتر خاوەنی ئەوە ئەزمونە عیرفانیانین کە ئەمە بووە بە بەڵا بۆ بە نەکبەتی وا ئەزانین هەر من کۆمەڵێک گوشەی جوانم دەربڕی کە لە ناو حەوز و ئاوی زوڵاڵی عیرفانە هەڵم هێنجا بوو ئیتر وا ئەزانم ئەم ئەزمونە گوازراوەتەوە یان وا ئەزانم خاوەنی ئەو ئەزمونە عیرفانیانەیە نەخێر زمان وەک سەرەتا وتم بەڵام ئەمە بوردەکاری زۆرتری ئێوێ زمان یارمەتی دەرە بۆ ئەوەی ببێتە هۆی دروستبوونی ئەزمموی عیرفانی نەک بۆ هۆی پاراستنی ئەزمموی عیرفانی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگەر وا بووە بە یەک جار خوێندنەوە و دوو جار خوێندنەوە یەک کتێب و دوو کتێب خوێندنەوە ئەوە منیش هەموو ئەزمموی عیرفانیەکانی ئەو کەسانەی پێشووترم تیا دروستە بوو بەڵام دروست نەبووە ئەگەر وانە وا بووە هەر ئەوەی کە من ئەڵێم ئەڵڵاه ئەڵێم ئەڕەحمان سەڵاوات لەسەر دیداری پێغەمبەرە بم ئەو خۆشویستی پێغەمبەرە ناما دروستە پێ ڕەنگە هەزار جا بڵێم ئەستەغفر الله لەزەتی تیانە بینم لە کاتێکە ئەستەغفر الله تایبەتە لەگەڵ خوا خودی خوددا مامەڵە ئەەکەی یعنی تایبەتە بەو و ناویشی ئەبەی بە مەبەستیشەوە ئەیڵەی هێشتا لەزەتی لێ نابینی چجا ئەوەی ئەزمموی عیرفانی لای شخصێکە لای کەس و فەردێکە لە ڕێگەی زمانەوە گواستویەتیەوە بۆ تۆ ئەمە ئەوەش بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پەسنی خەواریجە کە وەکۆڵێ وێنا و سیفەتەکانیان بۆ هاوڵان ڕوون دەکاتەوە دەفەرمێ نوێژەکەن نوێژی خۆتانتان لە بەرچاوەکەوێ ڕۆژوو ئەگرن ڕۆژی خۆتانتان لە بەرچاوەکەوێ بەڵام لێرەیان تێپەڕ نابێ واتە دڵ وجود و ئامادەیی تیانە بێ ئەو ئەزمونە ئەمانەوەی کە جەنابەت ئاماژت پێکمە بەستمەوەیە زۆر جار مرۆڤ ئەگونجێ بە زمان بە دەم بە بانگەشە و بە دروشم خۆی دەربخە کە بۆ منە کەسێکی عاریفە یا بۆ منە خواناسێکە عابیدێکە بەڵام کە دڵ یا بۆ منە ئەزمموی عیرفانی وجودی نەبوو ئامادەی نەبوو ئەو کاتە تەنها وەکۆڵێ ئەوەی کە مەحوی ئەڵێ تەکراری حرفە بەزدەمی پڕیا خوددا ئەگونجێت تەنها تیکرارکردنەوە و ژماردنێک و قسەکردنێک بێرۆک و چۆن قسە لەبارەی ئەم سروشتەوە دەکەی لەبارەی بەرهەمێکی ڕووەکیەوە دەکەی ئەویش هەر لەو چوارچێوەیە دەرناچێت ڕاستە هەرەوەش وازام هەر مەحویە لە دێڕێکی ترابێتێکی ترا فەرمێ قوربانی خوا بم تەنها ناوی ماوە قوربانی ناوی لە ناوانەما خوددا کە بەس ناوەکەی ئەمێنێتەوە خوا جا لە مەسلەی ئەم گواستنەوە ئەزممویە و ئەم بەکارهێنانی زمانە ئەتوانی بۆ نمونەیەکی زۆر سادەتر بێنیتەوە چەقۆیەک شتێکی تیژ بەدەست کەسێکەوە ئەبێتە هۆی پارچە پارچەکردن ینی شتی پێ پارچەکە بەڵام لای کەسێکی هونەرمەند شتی ناسک و زەریفی پێ دروستەکە کەسی وا هەیە چەمکێکی عیرفانی بەلایەوە و بەکاری هێنێ خۆی پێ پارچە پارچە ئەکا چونکە ئەوە نییە و بەکارهێنێ ئەییا لە خۆی شیاوی ئەوە نییە و بەکاری ئەهێنینەوە یان ئەڵین ئەمە تا ئەم شتە جوانەیە خەڵک بەهۆی شتە جوانەکەەوە زانێ ئێمە قابلیەتی ئەوەمان نییە ئیتر ئەزانێ قیمەتمان نییە ڕەنگە زۆر جار لە حەیف کە ئەم چەمکە ئەم وشە ئەم بەیتە بەلای تۆوەیە و ئەمەش خودی خۆتی لە کاتێکە لای کەسێکی تر بۆچی چونکە لای کەسێکی تر لە ئەنجامی ئەزمموونەوە وشە دروست بووە ئێمە ئەمانەوێ زۆر جار بە وشە بە زۆر ئەزممون دروستکەین ئاخر ئەم دوانە جیهانێکی جیاوازترن دانەیەکیان کە ئەچێتە ناوی خۆی ئەبێ بە کەسێکی تر ئەبێ بە جیهانێکی تر باشە ئێمە ئەمانەوێ بچین شتێک ڕاکێشین ببین بە کەسێکی تر ئەم حاڵەتە وەکۆڵێ ئێستا لە بینایە لە بەکارهێنانی زمانە ئەوەی کە وترێ ئەوانیش پەنا ئەبن هەر قسێگەکەین و
ئەدەبیاتێکی عرفانی پێوە ئەلکێنین هەر قسەیەکەکەین و ئەو عرفانە و تۆ لی تێناگەیت و هەر قسەیەکەکەین و ئەڵین فڵانەشت وایە بۆچی لەوەی لە بەرامبەر دوو خوێنەوە بڵین کە ئەنەهوو ئێمە شتێکی گەورەمان پێیە لە کاتێکا تۆ نابێ شتێکی گەورەت پێ بێ تۆ ئەبێ شتێکی لە ناو شتێکی گەورابی بۆی لە ناو شتێکی گەورایی وردە وردە پاڵەسە بکرێتەوە ئەو کاتە خودی خۆمان گەورەتر دەرەکەبین ئەوەی کە ئێستا لە ئێران بۆ نمونە یان لە هەندێک وڵاتی ترا بۆ نمونە زۆر جار پەنای بۆ ئەبەن ئەوەی کە وترێ ئەزمموی عرفانیە و لەم چەند ساڵانەی پێش وترا بە عرفانە دروغین و عرفانە کەزاب و عرفانە شەیاتین و عرفانی ئەمانە ناوزەدی کردووە یعنی جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر عرفانی ڕاستەقینەش کردووە حقیقەتی عرفان نەک عرفانی ڕاستەقینە چونکە عرفان نابێ بە درێنەوە بە ڕاستەقینە حقیقەتی عرفان لەگەڵ جیلوەدانیا تەسیری لەسەرەوە کردووە کە هەر کەسەی بێ و دەم لەمە بە بۆی بڵێ منیش ئەوتام لەناو ئەمە ئەو کاتە ئیتر ڕاست و چەپ بەو ئاسانیە جیان ناکرێتەوە بۆیە ئێستا زمان بۆ بە مصیبەتێک بۆ خودی عرفان یعنی زمان بۆچی چونکە وا ئەزا خەڵکی خۆمان وا ئەزانین ئەوەی کە من هەر بەکارم هێنا ئیترەوە خودی عرفانە بۆیە ئەگەر قەرار وا بێ ئەوا بن بەس فێری زمانی عرفان بووم ئەوایتر عارفم دێنە خێران نییە چونکە وەک وترا زمان ناسی زۆر لێکۆڵینەوەی لەسەر زمان کردووە لە بواری خودی وشەکانە لە بواری سنتاکسە لە بواری تەنانەت لە بواری واتە لە بواری واتایە لە بواری واتای بارکراوی ئەو شتا من بەکاریێنە مەڵێم پێغەمبەرم بەلاوە زۆر خۆشەویستە صلی الله عليه وسلم لەو کاتا ڕەنگە کە من ئەڵێم لەزەتی وتنی پێغەمبەرەکەم هەست پێ نەکرد بێ سەڵەواتم بیرەچێ یەکێکتر پێ ئەڵێ پێغەمبەرم بەلاوە خۆشەویستە و دوای ئەوە یەکسەر ئەڵێ هەرچەند پێغەمبەرم بەلاوە خۆشەویستە بەڵام جنێوێگەیە کەواتە ئەمە لەکوێی گواستنەوەی ئەزمموی عرفانیا بوو بۆیە پێ دوان نییە کاتێک کە مرۆڤێک بانگەشەی عالمێتیەکە ئێمە و کاتە داوای بەڵگەی لەکەین داوای بەرهەمی عیلمەکەی لەکەین کاتێک کەسێک کە بانگەشەی ئەخلاق جوانیەکە یا بۆ منە بانگەشەی هەر شتێکی ترەکە لە نێو دیندا یەکسەر ئێمە داوای وەکوڵێ ڕنگدانەوەی ئەم شتەی لەکەین بەڵام لە عیرفانە ئەوانەی کە هەمیشە پەنایان بردوتە بەر عیرفان و خۆیان بە عارف نیشانداوە تەنها لە سەر و سیمایە بۆ نمونە ئەوەی کە مەلاکاکە حەمەی بێلو ناسرااو بە ناری ئەڵێ کە خاڵی بێ دڵی عالم لە عیرفان لە ئەعمالیان نەبێ حوسنی نمایان ئەمامە و مێزەر و دەسماڵی ڕووسی وەکو شەمعە لەسەر قەبری مەجووسی ینی لێرەدا ئەڵێ ئەگەر دڵەکە خاڵی بێت لە عیرفان و خواناسی بە ئەم مێزەر و گوڵنگە و نازانم ئەم پشتوێن و تەزبیح و ڕیشێکی درێژی هێشتۆتەوە ئەگەر دڵی لە خواناسی و لە عیرفانەکە خاڵی بێ وەکو وا بێ شەمعێ لەسەر قەبری ئاگرپەرستێدا بنێ کە لە ژێری شۆ ئاگر بێ و لەسەری شۆ ئاگرێکی تری بۆ زیادکەی مەبەستمەوەی هۆکارەکەی ئەوە نییە کە جەنابەت فەرمووی زمان گەورەترین بەڵایە بۆ عیرفان لەبەرەوەیە کە ئەمڕۆ عاریفەکان کۆمەڵی قسەی دروشماویان هەیە ئەوانەیان کە بانگەشەکەن ئیتر داوا هیچ بەڵگەیەکی تریان لێ ناکرێت بەڵام تۆ کە وتت من عالمم یا وتت من مفەسیرم من وتت من لە تەجویدی قورئانە زۆر شارەزان منە و کاتە داوای بەڵگەت لێ یەکەم کە پێشنوێژیت بۆ من کرد ئەزانم کە بەڵێ لە تەجویدا تۆ کۆڵەواری تو هیچی ترت پێ نییە ڕاستە ئەوەی کە ئێمەڵین ئێستا بۆ بە بەڵایەک بۆ عیرفان لە کاتێکیشا هەر ئەو خاترە عیرفانیانە لە ڕێگەی زمانەوە گوازرێنەوە بۆ ئێمە کە بزانین چی ڕوویا و چی ڕوئەدا و چیە و چیە و ئەم زاراوانە و تایبەتمەندی و سیفات و ئەوسافە چییە هەر لە ڕێگەی زمانەوە بەڵام خودی خۆی لە زمانەکە هەڵگەڕاوەتەوە بۆتەوە بەڵا با ئێمە پرسیارێک لێرە بکەین ئایا ئەو کەسانی کە ئێستا لای ئێمە عاریفن ویستیانە ببن بە عارف یەکەم دووەم ئایا لە ڕێگەی وشەوە ڕۆشتونەتە ناو ئەو بەحری عیلم و عیرفان و شتەوە سێم و کۆتایی ئایا ویستویانە بە عیرفان بگەن چی لێ بکەن بیگوازنەوە یا تایە بژین ئێمە ئەم کۆمەڵە پرسیارانەمان هەیە یەکەم ئایا لە ڕێگەی وشەوە بۆ ڕۆشتۆ بووی ئێستا ئێمە ئەمانەوەیە ینی ئایا ئەو خۆی هەسە ڕازیە کە من بۆ نمونێ ئەو بێنمەوە بڵێم ئەمە عارف بووە ئەگەر زیندوو بێ ڕازیە بەوەی کە من بڵێم کەسێکی عارف بۆ ئەوە ئەزمونونەکانی بەکاربێنم بۆ وەک بەڵگە ئەزمونە زمانەوانیەکانی بەکاربێنمەوە بۆ بەڵگە ئەو کە نووسیوێتی ئەو نووسیوێتی خاترێکی بۆ من گێڕاوەتەوە بەڵام من بە خاتیرەکە ڕازی نابم ڕێک ئەیکەم بە بەڵگەیەکی دقیقی حەقیقی بەوەی کە بەڵێ ئەم شتە هەیە دە من چوزانم لای ئەو چی ڕوویاوە بۆیە من ئەمەوێت لە ڕێگەی زمانەوە بڕۆمە ناوی و هەر کە زمانەکە بەدەستم گەشت ئیتر ئیکتیفا ئەەکەم عابدیەتی من لەزەتی تیا نابینم
ئەوەی کاڵێم عرفانی لە عیرفانی عابدان و خواپەرستانەوە بەرەو عیرفانی عاشقانە ئەڕۆیت و تا ئەتوێتەوە ئەمانە زۆرێک هەن بازەیان وا ئەزانن بەبێ عابد بوون ئەگەن بەوی تریان ئەگەر وابێیانی تۆ خاڵێکت پەڕاندووە ئەو خاڵت پەڕاندووە کە خوای گەورە خۆی دانای ئەوی خوای گەورە فەرموویەتی تۆ بێ بەندایەتی بۆ من بکەی کە تۆ نایگەی چۆن ئەگەی بەوی تریان ئیتر ئەمە لای منی دیندارێکی مسلمان چییە و لای مەسیحیەک چییە و لای بودایی ئەمە شتێکی ترە من باسی دیندارێکەکەم من باسی مسلمانێکەکەم تۆ ئیلا ئەبێ ئەمەت هەبێ بۆ ئەوەی بتوانی ئەویشت هەبێ بۆ ئەوەی بتوانین لەزەت لەوی تر ببینی ئەوەشی کە ئەوان ئێمە ئێستا هەڵگری ئاڵایەکین کێ ئەڵێ ئاڵایە لە ناو دڵی منە هەیە وەک ئەوەی کە لە ڕووکەشیانە هەموو کەس بۆ منە خاوەنی پەیامی کەسێکی تری هەڵگرتو بەڵام پەیامەکە لە ناو خودی خۆیان نییە هەمومان ئەڵێن درۆ خراپ و تیامانە یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە باوەڕمان بەو شتانە کە هەیە بەڵام جێبەجێیان ناکەین باوەڕمان بە هەمەیە عرفان ئەمەمان پێ ئەکا بەڵام جێبەجێ ناکەین تاوامان لێبێ باوەڕمان بەمە هەیە ئەم وشە هەیە لە ناو ئەدەبیاتی عرفانیە بەڵام من لە ڕێگەی وشەکەم کە ناسیوە ئیتر ناچم بچم بە دوای مانای وشەکە هەر خەریکی وشەکەم ئەڵێم با ئەمە بخەمە ڕوو ها ئەیکەم بە شعر ئەیکەم بە دەقی نووسراو ئەیکەم بە پەخشان ئەیکەم بە باس ئەیکەم بە تەوەری بەرنامە ئەیکەم بە نازانم چی لە ئەسڵا شتێک بووەتە هۆی ئەوەی ئەم تەوەری بەرنامە ئێستا من خەریکی هەموو دەوروبەریم وازم لە کاکڵەکە هێناوە چەند جار وتراوە تێگەشتن ئەسڵا ئیتر ئەویتر ئەم پێستە هەمووی ئەو کۆڵێ شتێکی غەیری ئەمەیە شتێکە کۆڵە داوا نەکراوە خۆی تێگەشتنەکە ئەساسی ترە لەبەرەوە لە زمانە ئیدعای ئەوەم کرد من عارفم بە ئەخلاق بیسەلمێنم حەزەتی عایشە فەرمێ پێغەمبەر درودی خوا لێبێت چییە پێغەمبەر قورئانێکی زیندوو ئەگەڕێ دیکە قورئانێکی زیندوو بوو ینی کەلیمەکان و واتە قوڵەکانی قورئان لەناو ئەم کەسایە ینی ئەمەلی پێەکە دەی من بەیانی تا ئێوارە باسی جوانی خواکەم خوای گیان تۆ چەندە مێهرەبانی کە منی زەلیل و داما و تاوانباریش لەبیر ناکەی ئەمە لەم کاتاشتی مناجاتێکی زۆر جوانە بەڵام دوایەوە بە مناجاتە ئەمانەوێ چی بکەین ئایا بە مناجاتە ئەمانەوێ خۆمان بخەڵەتین قسەیەکم لەگەڵ خوای گەورە کردوکەواتە لێمە بورێ مابچم دەستکەمەوە بە تاوانێکی تر و بۆ منە مناجاتێکی تر بنووسمەوە ئەلێرایە کە ئێمە ئەڵێن زمان ئێگەر ئێمە زمانمان نەبووە ئەگەر ئەم فەیسبوک و تویتەر و نازانم یوتیوب شتە نەبووە ئەمانەمان بۆ کێ باسە کرد لە ناو کتێبە لە باتی ئەم هەموو کتێبەی هەیە و بووە بە زمانی هەموو کەس شتێکە بوو ئەوەندە خەریکی نووسینەوە بوو تا بە زەحمەت ئەدگەیاند خەریکی خۆمانە بووین آخر زەحمەتی لەوایە خۆشی لەوایە تۆ زەحمەت بچێژی بۆ ئەوەی بەچێژ بگەی نەک لە ڕووکەشا بۆ کۆڵی خۆت بتوێتەوە و ڕەشەبابمان بە چەندین جار ئەمانە دووبارە کراونەتەوە ئەو شتەی بە ئاسانی بێت بە ئاسانی ژەڕوە ڕاستە بمانەوێ و نەمانەوێ لە ئەزمموی عرفانیا زمان کارکتەرێکی سەرەکیە بۆ ئەوەی بتوانانی بەڵام بەرامبەر تێگەینی بەڵام تێگەینی لە چی ئەبێت تێگەینی کە جیهانێکی وا هەیە دەبڕۆنە ناوی خۆ بە وەسفکردن نەچێتە ناو جیهانەکەەوە خوای گەورە ئەم جیهانەی واداناوە نادیاری هەیە و دیاری هەیە بە کۆمەڵێک شت ئەگەین بە دیارەکان بەڵام تا قیامەت هەڵبین ناگەین بە نادیارەکان ئەوانەی کە نادیار هێشتنێتیەوە نەگەوەی کە بڵێن ئاسمان دیار نەبوو ئەفو ئێستا ئێمە توانی بگەینە سەر ئاسمانەوە هەر لە ئەسڵا دیار بووە لە پەسنی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەستەکەم مەحوی گەشتۆتە شتێک هاوی لە میعراجەکەیە دەڵێ ئەگەر لە مەرتەبە و علو و گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەر شەممەیەکت تێگەیەنم من ئەترسم بەردەبارانم بکەن ئەم ناتێگەیوانە ینی دەڵێ ئەگەر من گەورەی پێغەمبەرم صلی الله علیه وسلم ئەوەندە چەشتووە یا ئەوەندە دەرکم بە گەورەیەکەی کردو ئەگەر شەمعێک لە خۆری گەورەی ئەو بهێن و باسی بکەم خەڵک پێی وایە ئەوەندەم لە گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر ڕەوی کردووە ئەترسم بەردەبارانم بکەن و ڕەجمم بکەن و بەرنەفرەتی خۆیانم خەن و بمکوژن ینی هەز ناکە ئەمە بۆ منە مەحوی لێرەدا پێمانەڵێ کە تەوانانەت ئەو زمانەشی نییە بەوەی کە گەورەی پێغەمبەرمان لا بسەلمێنێ زمان کڵۆڵە زمان کڵۆڵە لەو گەورەیەی کە خوای گەورە خەڵقی کردووە کە مرۆڤە کڵۆڵە بەو مانایی حتا قوڵ بێتەوە تایە گەوهری بە نرختری دەسەکەوێ بەڵام ئێمە بە ڕووکەشەکان ئیکتیفامان کردووە کە ئیکتیفامان کردووە کەواتە زمان کڵۆڵی هێناوە لێرە ڕەنگە بتوانێ مادام زمان بەرهەمی مادام زانست بەرهەمی مرۆڤە ینی بەرهەمی ڕنج و سەختی و هەوڵ و بیرکردنەوەکانی مرۆڤە ڕەنگە بتوانێت بە زمانێک زانستەکەی بە تەواوی بگەێنێت چونکە ئەم زمانە زمانێکە بەرهەمی دەستی ئەم زانستە بۆکوونە دروستکردنی کامێرا لەوە زیاتری ناوێت ئەڵی بۆ منە کامێرەکە وا دروستکراوە قوڵەکەی وایە هەرچی ئەلمەکەیتی لا ئەو کەسێک کە دروستی کردو ڕەنگە دەستکەوێت و ڕەنگە هەموو شتەکانی بڵێ بەڵام مادام ئەقڵ
ناتوانی بگەی بە کۆتاییەکەی مادام دڵ ناتوانانی بگەی بە کۆتاییەکەی دەیکەواتە زمان کڵۆڵە لە جیهانەکەی دەی مادام کە زمان کڵۆڵ بوو لە جیهانەکەی ئەی ئەو شتانەی کە ئێمە لەزەتمان لێ نەبینیون تەنها باسمان بۆ کراون وەکو ئەوەی کە ئێمە خوامان نەبینیوە بەڵام کاتێک کە دا ئەنیشین لەو لەحزەیە مناجاتەکەین لەگەڵ خوای گەورە هەستەکەین وردە وردە نزیکە بینەوە بەڵام ئەوە منم هەستەکەم وردە وردە ئەوە تۆی هەستەکەی وردە وردە نزیکە بیتەوە نەگووشەکان خۆ کاتێکگەڵی خوایگە من زەلیل و تاوانبارم تاوانەکانی خۆت دێتەوە بەرچاو ئەگەر ناوشەی تاوان ئیتر مانای نابێ لەویا کاتێک تۆڵی خوایگیان تۆ چەندە لێبوردە و مهرەبانی تر وشەی لێبوردە لێوا مەحوە بێ نامێنێ ئەچی بۆ مانای وشەکە مە مانای لێبوردەی لە مانای لێبوردەیەوە فراوانتر ئەڕۆی یەکسەر ئەچی بۆ خودی خوا ها بۆی ئەڵێم زمان کۆڵۆڵە هەر ئەو وتراوە زمان کۆڵۆڵە لە ئاستی عرفانە لە ئاستی وەصفی خوا لە ئاستی زمانی لە ئاسی خودی دینە چونکە کاتێکە زمانی دین چونکە زمانی دین ئەگەرچی دین بۆ اونە سیستەمێکە ژیانی مرۆڤایەتی ڕێگەها بە ئەخلاق و بە ئەوەوە بەڵام لە هەمان کاتیشە خودی دین شتێکی تری قوڵتری هەیە کە مەسەلەی معنەویەت و ئەخلاق و ئەمانەیە کە حتا بڕۆیتە ناوی جیهانێکی فراوانتر بۆ دروستەکە ئەم کڵۆڵیەی زمان نابێ ببێتە هۆی ئەوەی کە بەڵگەیەکمان بدا بەدەستەوە بڵین کە دانیشیم وکەم ئادام وایە زمان نەتوانێت و ڕەمز نەتوانێت وێنە نەتوانێت کەواتەی تر من دانیشم نا ئەبێ هەوڵ بین بەوەی کە هەمانە دەستمانەکەوێ حتا بتوانین وێنەی ئەوە دروستکەین کە دەستمان کەوتووە بۆنا تۆ تەجروبەیەکی عرفانیت کردووە ئەبێ ئەوەندە پەلەن نەکەی لە گواستنەوەی ئەو تەجروبە عرفانیە ئەوەندە قوڵ بڕۆی بۆ ئەو تەجروبە عرفانیە تا چەمکی عرفانیەکان ئەوەندە قوڵتر بێنە ناو یەکترەوە بۆی بتانی بە لەزەتەوە ئەو چەمکە عرفانیانە بدەیتەوە پاڵێک بۆی لە لای کەسێکی تر دروست بێ ئەگەر ناتەنها ئەوەنە بێ الله من گەشتم بەشتێکی تر تا لەبیرم نەچێتەوە با بینوسم تا ئەوەم بۆ دروست نەبوو با بینوسم مەحوی بێ بێخود بێ ئەم شاعرە مەزنانە بن کاتێکە وەصفی پێغەمبەر ئەکەن درودی خوای لێ بێت لە چەندین بەیتە شعرا ئایا لەو کاتاکە وەصفی پێغەمبەریان کردووە وشەکانیان بیرماوە تەنها ڕەنگە لە شوێنێکە وشەکانیان بیرما بێ کە ئەمە وەزنەکەی وایە و قافیەکەی وایە باڕێکی خەم ڕەنگە لێوا دیسانەوە غەدریان لە وەصفی پێغەمبەر کردوێت چونکە لێوا لە ئەو وشەیە کە جوانتر وابوو لێوا بێ بەڵام لەبەرەوەی وەزن و قافیەکەی ڕێک ناکەوێت ها لێوا کەمی کرد زمان کڵۆڵ بوو لە ئاسی وەصفی پێغەمبەرە زمان کڵۆڵە لە ئاسی وەصفی خوای گەورە بۆ منە کاتێک وشە هیچ وسەیەک بەرامبەر وشەی ئەڵڵا نییە کاتێکگەڵی پەروەردگار کاتێکگەڵی یەزدان کاتێکگەڵی خوا کاتێکگەڵی ئەمانە خوای گەورە خۆی ناوی ناوە ئەڵڵا تو بتا بەیانی ئەم وشەیە کە ئەڵێنەوە ئەڵڵا کە ئەڵێنەوە یا ئەڵڵا یا ڕەحیم یا قودوس تا بەیانی ئەوە بڵێنەوە ئەگەر بەرەو خودی خوا هەنگاو نەنین پلە بە پلە لەزەت لە خودی وشەکانی خوش نبینی صفاتەکانی خوش نبینی چجا ئەوەی بگەین بە شتانێک کە وەصفی ئەوە ئەم شۆ من دانیشت و مناجاتێکم لەگەڵ خوای گەورە کرد و گریام و نازانم چی بۆ دروست کردی گەیان دیدی بەچی ئایا حاڵی پێبەخشی یا مەقام ئەو مەقامی کە پێت بەخشرا چیمان لێ کرد لەبەرەوە لە ئەزمونە عیرفانیەکانە کاتێک ئێمە زمان بەکارهێنین ئەبێ بزانین چەندێک لە ڕوانگەی ئەو زمانە عیرفانیانەوە دەرکی ئەزمونە عیرفانیەکان نەکەین واتە من قورسترین پرسیار ئەمەیە لە مەسەری عیرفانە من ئەمێ بە عیرفان چی بکەم ئێستا من و تۆ باسی ئەمەکەینمانەوێت چی بکەین یعنی من کە باسی تۆ باسی ئەزمونی عیرفانیەک و زمان ئێتەوێ بەم خەڵکە بڵێ چی من ئەبێ بزانم بە عیرفان چی ئەەکەم لە کاتێکە کە نازانم چی ئەەکەم و خۆم داوەتە ناو ئەم دەریایەوە وەکو وایە کە بۆ نمونە لە ناو زەرفێکا بەحرێک جێگەی نابێتەوە ئەی چۆن خوای گەورە لە ناو وشەیەکا تۆ جێەکەیتەوە وەصفی پێغەمبەر چۆن لە ناو دوو کەلیمە و سەڵاواتێکا کە لەزەتی لێ نابینی جێەکەیتەوە کەواتە چۆن ئەزمموی عیرفانی لە ڕوانگەی تایبەتێتی زمانەوە ئەگوازرێتەوە لە ڕوانگەی تایبەتێتی زمانەوە ئێمە وتمان زمان ئەوەی کە وترێ بەستەنها ئاخاوتنی ئەم کەلیمانی کە من دەریانە بڕم زمانی جۆرە لە جۆرەکان وێنەیە جۆرە لە جۆرەکان پەیوەندێکی بیرکردنەوەیە ئەم پەیوەندیانە دروستە بێ زۆر جارەوەتە لە زمانەوانەکانە لای زمانەوانەکان ئەوە ئەخرێتە ڕوو کە زمان پێویستی بە 6 تایبەتمەندی هەیە بۆ بتوانێت ئەوەی کە هەیە بێتە دی لەوەی کە ئەو کەسێکە نێرەرە ئیتر ئایا ئەنووسێ یا قسە ئەکا ئەو کەسێکە وەری ئەگرێ خودی پەیامەکە خودی مەوزوعەکە و ڕەمزەکان ئەوەی کە تیا بەکارێنێ لەگەڵ ئەو کەرەسەی کە ئەبێتە هۆی گواستنەوە ئەم زمانە چۆن بەکارێنێ جارێ ئێمە قەناعەتمان وایە زمانی عیرفانی ئایا بەستەنها وشەیە ئایا پەیوەندی بە بیرکردنەوە نییە ئایا پەیوەندی بە دڵەوە نییە ئەگەر یەکەم جا قەناعەتمان وابوو کە زمان زۆر قوڵترە لەوەی کە من بە چەمک دەری ببڕم ئەو خاڵێک نزیک بوومەتەوە هەنگامێک نزیک بوومەتەوە لە عیرفان چونکە عیرفان خودی خۆی بریتێ لە ناسین ئەم ناسینە چۆن ڕوو ئەدا ئەبێ بزانین ئایا ئێمە ئەم لەفزە زمانیانە بەکارێنین زمانی
یان پەیوەست بە بیرکردنەوە یان پەیوەست بەدڵەوە یان ئینجا دوای ئەوە بین ئایا ئەمەی کە من ئەمەوێ چی دروست چەندێکی ئەو شتەیە کە دروست بووە لە حەقیقەتەکە ئەچێ بۆ نمونە من ئێستا وەسفی پێغەمبەرەکەم ئەڵێم پێغەمبەر زۆر میهرەبان بوو لەگەڵ کەسانی درودی خوا لێبێ لەگەڵ کەسانی ستەمکارە باسی ئەەکەم بەرگەی ستەمی یەک کەس ناگرم من چۆن ئەمە ئەزمونە عیرفانە بگوازمەوە لە کاتێکە حەقیقەتەکەی لە بەرچاو نمونونەکەی لە بەرچاومە و ناتوانم ئەزمموی بکەم خۆم دەربازەکەم تەنها ئەو ئەزمونانە ئەخەمە ناو دڵمەوە کە بە زمان لەگەڵ نفسی خۆمە ئەسە تەبان ئەمە دروست نابێ بۆیە ئەگەر بمانێ ئەو ئەزمونە عرفانیانە دروستکەین یا بیان گوازینەوە لە ڕێگەی زمانەوە پێویستەکە لە جێی ئەوەی ئەوەندە بە دوای خودی کتێب و وشە و ئەوانە بگەڕین هەموو ئەوانە باس لەوە ئەکەن کە ئەم ئەزمونە عرفانی پەیوەندی لەگەڵ خوای گەورە بۆ ئەوەی بتوانێت پەیوەندی لەگەڵ بوونا دروستکە بە مرۆڤ و بە گیانەوەران و بە هەموو شتێکەوە دەی من چەندێک توانیم لەگەڵ خوای گەورە خەریک بم ئەوەندە لە ئەزمونێکی حەقیقە عرفان نزیکترە بمەوە کە ئەوەندەش نزیک بمەوە و کاتە هەموو گیانم ئەوێ بە زمان کە هەموو گیانم بوو بە زمان قسەش نەکەم بەرامبەر تێگا بە سێرکردنەوەی تۆ تێگەی من چیم مەبەستە بەلا چاوێک بەلاکردنەوەیەک بە جۆری دانیشتنم بە جۆری جوڵاندنم تۆ تێ ئەگەیلەوە ئەگەر نابا من مێزەرێکیشم لەسەر بێ باسی جوزەی قورآن لە ناو مێشکمان خەزن کرابێ با جوانترین دەنگی زوڵاڵم هەبێ چی لێ ئەەکەم ئەگەر بەمانە نەگەشتە بم بەخوا بەمانە بۆ نزیکبوونەوە لەخوا بەکارم ئەمانە بۆ نزیکبوونەوە لەخوا بەکارنە خۆ کەسانشکە ئەدەن لەخوا بە ئاەت ئەدەنەوە لە ناوزوبی لە ئەدەنەوە لە پێغەمبەر لە دینەکەی لە خودی خوا صلی الله علیه وسلم لا جل جلاله خوای گەورە جل جلاله بەمانە ئەدەنەوە لە خۆی دێ من ئەو کاتە فەرقم چییە هەڵگەری شتێکم و عەمەلی پێ ناکەم ئەزمموی عرفانی کە منی کرد بە زاتێک کە بتوانم بەرگەی سەختیەکانی ژیان و ئەو هەدەفە و ئەمانە بگرم و بزانم چۆن مامەڵەکەم و بزانم چۆن بۆ خەڵگەژین پەیوەندیەکانم لەگەڵ مرۆڤ چییە ئەو کاتە لە پەیوەندی من و ئەو واتەخوا ئەگوازرێمەوە خوا ئەوەندە نزیکە بێتەوە ئیتر وازانم کاتێک هەر بۆ خۆشی بە چرپە قسەکەم ئەڵێم بەخوای گەورە ئەم جارە دەنگم ببیسێ یعنی وا هەست بە نزیکیەکەم ئەگەر نا هەر ئەو کەرەسەیی بەدەست منەوەیە هەیە کەرەستەکەی بریتە لە نور هەیە کەرەستەکەی بریتە لە زوڵمەت هەیە یەک گوشە بەکار ئەهێنێت ئەم وشەی کە بەکاری ئەهێنێت شتێکی مەبەستە لە ئەزمموی عرفانیە خوای گەورە یارمەتی ئەو کەسە ئەیات ئەگەر بۆ ئەو مەبەستە بەکارێت نایتر پێویست بە ئیدعا ناکە بۆیە منەڵێم ئەوانێکی پێشووتر ئەگەر عرفانێکی عارفبوونیان تیاابێ ئەگەر عارفن ئەگەر ئێمە بگەینەوە بە تۆزی خۆڵی ئەوانە ئەگەر ئەوەیان تیا بێت کە خودی عارفن ئەوە خوای گەورە یارمەتی یاون کە ئەو پەیامە هەیانە قوڵتر لە تێگەشتن و لە دەربڕینەکانی خۆیان بگاتەوە زۆر باش مامۆستا بۆ منە بەراوردی نێوان دوو ئەنە الحەقت کرد فرعونیش و حەلاجیش دەیڵێن بۆ منە ئیمامی عەلی ڕوبەڕووی خەواریجەکان کاتێکە دەڵێن چۆن عەلی ئەبێ ڕازی بێ بە بەرزکردنەوەی قورئان و قورئان حەکەم بێت چونکە قورئان شتێکی مادیە و نابێ بێتە حەکەم ئیمامی عەلی دەڵێ قسەکەیان ڕاستە بەڵام بۆ مەبەستێکی خراپ بەکارهێنن چۆن واتای قوڵ چۆن مانای قوڵ لە چەمکە عیرفانیەکاندا بدۆزینەوە من چۆن بزانم کە ئەم دوو ئەنە الحەقە یا ئەم قسەی کە لە زاری خەواریجەوە دێتە دەر یا بۆ منە کەسێک دێ ڕۆژانە بۆ منە پێرش دەکاتە سەر ئەولیایانی خوا چۆن بزانم ئەم قسەیە چ واتایەکی قوڵی تیا ئایا قسەیەکی عیرفانی و ڕازگۆیانەیە یا بۆ منە خۆبردنە پێشەوە و خۆنواندن و ئارایشدانی وشەکەیەتی خۆی ئەگەر خۆمان نەخەڵەتین لە ژیانی ڕۆژگاری ئێستامانە هەنێک مرۆڤ هەیە هەر بۆ مەبەست هەنێک وشە بەکار ئێنێ بۆ ئەوەی بەرامبەرەکەی بخاتە گێژاوێکەوە ئەگەر وتی ئەو مەبەستە بڵێ ئەو مەبەستەم نییە دوایش بە خەڵکێکی تری غەیری خۆی بڵێ بەڵێ من مەبەستمەوە بوو مەبەستم ئەمە نەبوو یعنی هەمیشە زۆر جار بە دوو واتا قسەکە بۆ ئەوەی هەردوو لا ڕازیکە یا هەردوو لا بخاتە ناو گێژاوێکەوە هەر ئەمیان ڕازیکەوە هەم ئەویشیان ڕازیکە بۆی ئەگەر بمانەوێ لەوە وەکوڵێ بە باشترین شێواسێ بگەین ئەسڵی مەسەلەکە بریتێ لە مەبەست نیەت یەکێک لەو شتانی کە چەندێک ئیشەکەی نیەتەکەت ئەیسەلمێنێک ئایا ئەم ئیشە جێ بەخۆی گرتووە یان نە ئیتر لەم بمانەوە و نەمانەوێت لەم سەرزەویەش ئەمە یەکلایی نابێتەوە
یانی بزانین مەبەستی ئەو بەرامبەرە چییە کە ئەم شعرەی بەکارهێناوە ئەم دیێڕەی بەکارهێنراوە. بەڵام یەکێک لە زەواهیرەکان یەکێک لە زاهیرەکانەوەی لە ئەخلاقیاتی ئەم کەسە ئایا بزانین لە عیرفانە کە بۆ نمونە ئەوترێت لە زمانی ئەزمموی عیرفانیات تەناقوزی زۆر هەیە، ئایا بزانین لە ئەخلاقیاتی ئەم کەسە تەناقوزی هەیە بەرامبەر بەم کەلیمەی بەکاری هێناوە کە وەڵێ ئەنە الحەق ئایا پێچەوانەکەی چی؟ ئایا بەڕاستی بەم خودی خۆی تێبگەی هەدەفی پشتی ئەم وتنەت چییە؟ واتە ئەگەر بمانوێ وشەیەک بەکاربێنی ئەبێ بڕۆین بزانی ئەم وشەیە بە چەند واتە بەکار هاتووە. لەو واتە بارکراوە واتای چی ئەگەیێنێ؟ ئەو کەسەی بەکاری ئەهێنێت چییە؟ یعنی بۆچی بەکاری هێنێ؟ ئەگەر ئێمە کەسەکەمان لە بەرچاو بوو، کەسەکەمان لە بەردەسا بوو، لێمان پرسی ئەوە ئەزانین هەدەفەکە چییە؟ بۆچە مەبەستێک بەکارین. بەڵام ئەگەر لە بەرچاو نەبووە کەسەکەش نەمانزانی بۆچە مەبەستێکە، ئەچینە بێم هەموو مەبەستەکانی پشت واتای ئەم وشە بخوێنەوە بۆی بزانین بە گوێرەی پێوانەی ئەخلاقی ئەم کەسە ئایا ئەمە نزیکترە لە کامیانەوە کێ ئەڵێ لەو کاتەشە ئەی پێوین. بەڵام پێوانەی ئێمە مەرج نییە لەم سەردەما، چونکە خوای گەورە ئەوە ئەپێوێت کە ئایا بزانین ئایا ئەوەی کە حەلاج وتوێتی بە چ مەبەستێک وتوێتی ئایا بۆ نمونە ئەوەشی کە ئیدعای کردووە هەروایە کە لە دڵیا بووە، یان ئەوەی کە ئەوانەشی کە لێیان داوە ئایا ئەوان هەر ویستویانە ئەم کەسە لەناو بەرن چونکە دژایەتی ئەوە ئەکات حقیقەت ئەشارێتەوە خۆی پێ گەورەترە ڕێگە بە شتێکی تر بگرێ ئەوانش دیسانەوە بە هەمان شێوە مەبەستەکەیان بزانرێت چییە. ئەگەر بمانەوێ ئەم واتە قوڵە تێبگەین ئەبێ ئێمە لە زمانەوانیە واتامان هەیە، سێمانتیکمان هەیە، واتای واتاشمان هەیە، دوایە واتای بارکراویشمان هەیە. مانای قوڵی ئەم وشەیە کامەیە؟ لە ئاستی قوڵە، لە ئاستی ڕووکەشا چ مانایەکە بەخشێ؟ ئەو ئاوازەی کە بەکارهێنا چ مانایەکی تری بێبەخشی؟ لەو زمینەیە کە بەکارهێنا و گوازراوەوە بۆ زمینەیەکی تر هەر ئەو چەمکە لە زانستایە و لە مێژوو لە کۆمەڵایەتیە بەکارهێنراوە هێنراوە لە بواری ئەدەبیاتی عەرفانە بەکارهێنراوە. ئایا ئەوەی لەویا بەکار هاتووە لەگەڵ ئەمەی کە ئەمە لێرە بەکار هاتوو جیاوازیان نیە؟ 100% جیاوازیان هەیە، چونکە واتای بارکراوەکە وایە زمینەی بەکارهێنانی ئەو وشە لەو زمینەیە لەگەڵ زمینەی بەکارهێنانی ئەم وشەیە هەر ئەم وشە لەم زمینە جیاوازترە. بۆیە ئەتوانین بڵین تەنها لە ڕوانگەی واتای قوڵ و ئەنجا واتای بارکراوی ئەم شتانەوە پەیوەست بە حقیقەتی عیلمەکە عەرفان بێ یاچەر زانستێکی تر بێ ئەتوانین ئەوە بەکاربێنین. لە زمانەوانیشە ئەوە زۆر جار گرفتسازە ڕستەیەک بەکارهێنی چەندین واتاتیا هەڵ ئەهێنجێنرێ و هەموو واتەکانیشی ڕاستن. بەڵام چی وا ئەکاتەوەی کە ئەو واتایان با بەدەستەوە کەواتە حقیقەتی ئەو زمینە سازیە ئەو زمینی کە ئەو واتایی تیا بەکارهات. کێ دەتوانێت بێتە خاوەنی ئەزمموی عیرفانی و ئەزمموی عیرفانی چی لە خاوەنەکەیە کە کاتێکە مرۆڤێت دەبێتە خاوەنی ئەزممونێکی عیرفانی و لە ژیانی ڕەنگێداتەوە ئەم ئەزمموی عیرفانیە چی لە مرۆڤەکە چۆن جیای بکەینەوە و چۆن بیناسینەوە لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترا کە خاوەن و وەکو ئەڵێ چەژەری ئەم ئەزممونە عیرفانیە نین. لە کۆتاییەکەیەوە دەست پێ بکەین کە ئێمە ناسینەوەمان بۆ کەسانە زۆر زەحمەتە، چونکە عقلی مرۆڤ سنووردارە کە مادام توانای سنوورداری هەبوو و مامەڵ لەگەڵ شتێکی نادیارە ئەکا کەس تەنها لای زاتی خودی کەسەکە هەیە. لەبەرەوە ڕەنگە من بتوانم بڵێم ڕەنگە ئەوەی کە بەپشت بەسن بەو شتانەی کە خوێنراونەتەوە بتوانم بڵێم کاری ئەو کەسانی کە ئیش لەسەر شارەزابوونی ئەدەبیاتی عیرفانی و یا عارفۆمانن کاری ئەوە نییە خەڵک بپێ بەسەرەوەی کە بزانێت ئایا ئەمە خاوەنی ئەزممونێکی عیرفانی یان نا، چونکە ئەوە بێ ئیدعای خودی خۆی ئیدعای ئەوە بکا کە ئایا هەڵسەنگێنی بەڕاستی ئەمە تایە ڕەنگی یاوەتەوە یان نا. وەک لە سەرەتاوە وتمان مادام عیرفان ئەتوانی بڵێ زمانێکی تایبەتی پێویست نییە بۆ ئەوەی کە ئەزمموی عیرفانی دەبێ بۆ ئەوەی لی تێبگەی کەواتە ئەکرێ کەسێک کە هیچ زمانێک نەزانێت بەڵام گەورەترین ئەزمموی عیرفانی بۆ دروست بوو بێ یەک کەلیمەش قسەی لەگەڵ خوای گەورە نەکردێ وەکو بە زمان، یعنی بە لەفظ هیچ چەمکێکی ئەدەبیاتی عیرفانی بەکار نەهێنابێ. وەک ئەو چاوانەی کە ڕوو ئەکەنە خوا و هیچ ناڵێن و هەموو شتێکیشان بەخوا وتووە. ئێمە ئەزمموونێکی عیرفانیە، ئەزمموونێکی عیرفانی یعنی بە تەواوی وجود خوای ناسیوە بەبێ ئەوەی یەک کەلیمە بدرکێنێ و باوەڕی تەواو و یەقینی هەیە بەخوای گەورە بێ ئەوەی هیچ بدرکێنێ نیازی بەرامبەر بەخوای گەورە ئەخاتە ڕوو و دڵنیاشە بێ کە حاصل ئەبێ. لە ئەدەبی ئەوە ئەو پەڕی متمانە بوونە کە تۆ بزانی هیچ نەدرکێنی و 100% متمانەت بەوە هەبێ کە هیچت نەدرکانوە بەس بە خوتورەی ناودڵت دڵنیابی لەوەی کە خوای گەورە بە حاڵت ئەزانی و جێبەجێ ئەکا. بۆیە لە ئەزممونە عیرفانیەکانە هەموو کەس دەتوانێت بە هەموو ئەزممونێکی عیرفانی ئەگەر ویستی خوای لەسەر بێ و ئەم کەسە ئەهل بێ، ئەم کەسە خۆی نازانێ ئەهلە یان نا، بەڵام ویستی خوا هەمیشە
ئێمە ئاراستەیەکە بەوەی کە توانای مرۆڤ بزانین کە توانای خۆی سنووردارە ویستی خوا لەسەر و هەموو شتێکەوە کە بۆی ئەتوانێت ڕەنگە کەسێکی لە ناو جێگا ئێستا لەسەر قەرەبێڵی خەسەخانەکە کەوتووە و بەس تەنها سەری ئیشەکە و چاوی نەزمانی هەیە نەگوێ هەیە نە هیچ ڕەنگە ئێستا گەورەترین لە حاڵەتی گەورەترین ئەزمموی عیرفانیا بێ من و تۆش و ئەم کەسانش کە دانی و شوین بەلاپەڕە ئەخوێن و بە کتێب ئەخوێن و بەیانی تا ئێوارە سەیری بەرنامەی ئەزمموی عیرفانیکەین ڕەنگە بە ساڵ و بە مانگ ئەزممونێکی عیرفانی ڕوومان تێنەکە بەڵام ئەو هەموو ڕۆژێ خوا ئەبینێ ویستی خوای لەسەر بوو کەسی واشێ لەو پەڕی ئازاری شایە و یەک چرکەی خوا نابینێ بۆچی چونکە ویستی خوای لەسەر نەبوو لەو پەڕی سەختیەکانی شایە لەبەرەوە سەختیەکان بەەوە تاقی نەکەین بڵێ هەم ڕۆژێک کەوتە سەختی یەکسەرەوەی تر ئەتوانێت خوا ببینێ و ئەمە هیوا هەیە لەو پەڕی سەختی شایە خوا دەرفەتیە بە سەختیەکانیش کە بێتەوە نایەتەوە ئەوەیە کە ئێستا لە هەنێ وڵاتە یەکێک لە هۆهاندەرەکانی ئەوەی ڕوو ئەکاتە عیرفان ئەڵێن مرۆڤەکان ڕوبەڕووی زۆر لە چەرمەسەری و نائومێدی و یەئس و دڵتەنگی و بێتاقەتی و سەختی و دژواری ئەبنەوە ڕوو ئەکەنە شتێک کە دەربازیان کە ڕوو ئەکەنە عیرفان بەڵام کام عیرفان ئێمە با قسە لەسەرەوە نەکەین کام عیرفان بەڵام باسی سەختی و دژواریەکانە ڕوو ئەکەنە عیرفان هەنێک ڕوو ئەکەنە گەشەپێدانی مرۆیی بە ناوی عیرفانەوە هەنێک ڕوو ئەکەنە یۆگا بە ناوی عیرفانەوە هەنێک ڕوو ئەکەنە خەواندنی موگناتیزی بە ناوی عیرفانەوە هەنێک ڕوو ئەکەنە نازانم تەلقیندان بە ناوی عیرفانەوە ئەمانە عیرفان نین چونکە دەرباز بوون ئەگەر ئەو کەسە ئەو عیرفان بێ ڕەنگە مەی خواردنەوە و جگەرە کێشان و نێرگەلەش بیخاتە ئەو قاڵبەوە کە چونکە بێ ئاگایەکە لە سەختی و دژوارەکان ئارامشێکی پێبەخش ئەو ئارامشی خۆی تا عیرفان مامۆستا پێویستی بە شوێنێکی جوگرافی و کوچە و پەرستگا و خەڵوەخانەیەک نییە ئەنیەوە تا بۆ منە کاک ئەحمەد بە ڕەحمەت بێ لە سژناڵێ لە جەرگەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێ تەنیایە تۆم هەبی تەنیا لە ئینفرادی لێم جەمە خۆشی هەموو دنیا هەرچی خۆشی دنیا ینی بۆ نمونە ئەو نایبەسێتەوە بەوەی کە تۆ بچی لە میحرابێکە لە مزگەوتێکە لە پەنای کەعبەیە خوددا بدۆزیتەوە ینی ئەگەر مەیلت هەبێ لە کوچەی زیندانێکی ئینفرادیشە توانی ببیتە دۆست و هاودەمی خوامە بەسمەوەیە ئەوەی کە جەناب دەفەرمووی یەکێک بە ناوی یۆگا و خەواندنی موکنادیسی ویام زۆر شتیتر تەنانەت پێویستیشی بەوە نییە کە تۆ بچیتە شوێنێکی جوگرافی دیاری کراوە بێگومان بۆچی چونکە بۆچی پێویستی بە ناوچە جوگرافیایی نییە چونکە لە هەموو شوێنێکە کە ئەو ئامادەگیت هەبوو کە ئەو ئەهل و شایستەیە هەبوو خۆ ئامادەگی هەیە لەگەڵ تۆیە نزیک بیتەوە بە چەندین قاتیش نزیکە بێتەوە لە ئینسان ئەگەر شایستەی ئەوەی هەبێ ئیتر ناوچە جوگرافیایی لە چ شوێنێکە چی دەگوزارێ لە نێوان دەربڕاوی عیرفانی و حەقیقەتی عیرفانیە زۆر جار من دەمەوێت بۆ گەیشتن بە ئامانج و مەرامێکی خۆم عیرفان دەرببڕم یا بۆ منە خۆم بە عاریف بشوبهێنم خۆم بە عاریف پێناسە بکەم و بە شێوەی عاریفانەش بدوێم و هەڵسوکەوت بکەم و ببزوێم لەگەڵ کەسێکا کە ڕاستەقینە ینی لە ناخەوە عاریفە جیاوازی چێیا بۆ منە چ پەیوەندی هەیە لە نێوان ئەم دوانە چۆن تعامل لەگەڵ ئەم دوو جۆرە هەم دەربڕاوی عیرفانی و هەم حەقیقەتی عیرفانیا بکەین دەربڕاوە عیرفانەکان ئەوانەی کە بەکارهێنێ ئەو کەسی کە بەکارهێنێ کەلیمەی خوا بەکارهێنێ لە ناو شعرەکانیە کەلیمەی خۆشەویستی بەکارهێنێ کەلیمەی ئارامش بەکارهێنێ کەلیمەی گیان بەکارهێنێ کەلیمەی توانەوە و دڵ و هەست و چاو و بینایی بەکارهێنێ هەر ئەو کەسێک تریش ئەمە بەکارهێنێ بەڵام ئەم گیانەی لا قورس ئەزانێ بۆ کی بەکارهێنێ ئەو بە هەموو کەسێک گەڵی گیان کە بە هەموو کەسێکی وت گیان سەنگینی ئەم گیانەی ڕاهاتووە لەسەرەوەی بە هەموو کەسێک بڵی گیان نیەتی چییە بە هەموو کەسێک گەڵی گیان ئایا بەسیەوەی خۆی خۆشەویستکە ئایا بەسیەوەی هەموو کەسی لا خۆشەویستە ئایا بەسیەوەی کە من بڵێم من ناسک دەربڕاوەکانم هەڵگری ناسکێتی و جوانی و ئەوان یان شتێکی تر یان بەسییان خەڵەتاندنە وەک لە عیرفانی درۆینەیە کە بەکارێنن کەواتە دەربڕاوەکان هاوبەشن ئەم کەسە لە ناو چ بازنەیەکە مەلەی کرد لەویا ئەو شتە ڕزگاریەکە لە ناو چ بازنەیەکە لە ناو چه حەوزێکە مەلەی کرد هەر ئەو شانە مەلەی نەزانی تایە و ئیدعای ئەوە کرد هەر ئەو قەترە ئاوانەی کە بۆ مەلەکردن و چێژ ڕۆشتە ناوی ئەو قەترانە بنەوەی خنکانی کەواتە بە دەربڕاوی عیرفانی ئەوێ خۆی گەورەکە تایە بژی گەورەی ئەکا
بەڵام بەکاری هێنا و ئەهل نەبوو هەر ئەم دەربڕاوانە ئەبنە هۆی ئەوەی کە بیخەنکێنن لە ناوی بەرن بڵێن کاکە تۆ هەموو ئەم شتانە ئێڵی هەمووی درۆیە بەرامبەر بە خێزانە دوای بەرامبەر بە خوشک دوای بەرامبەر بە خواوای بەرامبەر بە نوێژێک دوای بەرامبەر بە نەرم و ناسکی مناڵێک وای بەرامبەر بە گژوگیا و گیاندارێک وای هەر ئەو وشانە ئەبنە هۆی ئەوەی کە حکمی بەسەرا بدرێتەوە کە تۆ ئەهلی ئەوە نیت کە ئەو وشانە دەڕبرن ئەوی تر ئەڕواتە ناو ئاوە مەلەئەکە لەزەتی لێ ئەبینێ ئەمە تر ئەڕواتە نا ئەو مەلە بکە بەڵام مادام مەلە نازانێت لەو شتەی کە قەترە ئاوەکان ئەبنەوە هۆی خنکانی ئەو دەربڕاوانەش ئەو چەمکانە جوان چونکە ئەگەر ئەهلی ئەوە نەبی ئەبنە هۆی لە ناو بردنت وەک ئەوە وایە کە مەدحی کەسێک بکەیت ئەو سیفەتەی تیانە بوو لە زەم زۆر خراپترە چونکە زەمت کرد لەویا ئەکەوێ بەڵام مەدح کرد بەرزی ئەەکەیتەوە لەو ئاسمانەوە بەریەیتەوە ئەیکوتی بە عەرزە ئەم دەربڕاوانە جوان خۆتیان پێ بەرزەکەیتەوە کە ئەهل نەبووی تاکوێ ئەڕۆی پیس ئەو کەسە ئەکوترێتەوە بە عەرزە لەبەرەوە من وەک خۆم پێم وایە ئیتر واز لە هەنێ دەربڕاوی عەرفانی بێنین بە یەک شت بڵین لەگەڵ یا بژی بەس ئەو شەیە بەکار بێنین ئیتر زۆر بڵاوکردنەوەی مناجات هەموو ڕۆژێک شت بڵاوکردنەوە تۆ شتەکانی من نەخوێنیت خۆ قەرار نییە ببی بە من هەر شتەکانی ئەوە خوێنینەوە خۆ قەرار نییە ببین بەو دێکەما داموایە ئەو ئەزمونەی کە هەمووانی دعایەکەین با لە خودی خۆمانەوە دەست پێ بکەین ئەو کەسانی کە باسی عەرفانەکەن باسی نەکەین بۆ ئەوەی بڵێن کاکە شتێکی وایە ئەی چۆن بیبیستنەوە بەس ئەوە بیبیستنەوە کە بڵێن کاکە گیان جیهانێکی زۆر گەورە هەیە بڕۆنە ناوی تا نەچنە ناوی هەز بە لەزەتەکەی ناکەن ئەبێ خۆت بڕێتە ناوی ئەگەر من هەموو شتێکم پێوە دەڵێ کاکە نەمەیە وەڵام من ناڕۆم بەس ئەگەر هیچ بە گەورەی نیشانەدا وتت جیهانێکی زۆر گەورەیە بۆچی ئەو بەهەشتە فراوانی کە خوای گەورە باسیکە تەنها نموزەجی کەممان هەیە بۆی بم دنیا ڕازی نەبین بۆی بزانین شتێکی زۆر گەورەتر هەیە ڕەنگە بتوانین ئەم تەفسیرەی بۆ بکەین تاوان خوای گەورە بە گوناه نەینووسێ بۆم زۆر شتی بەهەشت باس نەکراوە لە ئەمان کاتە جەهەنەم هەنێ سەختی بۆ باس کردوین بۆ ئەوەی کە بە جەهەنەم ڕاومان بنێ بۆەوەی بڕۆین بۆ ناو بەهەشتەوە دێ ئەبێ ئێمە جواب بکەین بڵین ژیانێکی زۆر تاڵ و زوڵمەت دەوریاوین کاکە ژیانێکی زۆر گەورەتر خوشکی بەڕێز برای بەڕێز باوکی بەڕێز کەسی بەڕێز گیانێکی زۆر گەورەتر هەیە کە ئەگەر سەختیش بچێژی ئەگەر تووڕەیش بی ئەزانی لەسەر چی تووڕە بووی نیەتت بزانە لەسەر تووڕەیەکەت لەسەر وەکوڵێ بێدەنگەکەت لەسەر سکوتەکەت هەموو ئەم شتانە پاداشیان لەسەر وەربگری بۆی دەربڕاوەکان وەکوڵێ مانایان هەبێ نەبنە هۆی ئەو قەترانی کە لە ناو دەریاکانە و لە ناو حوزەکانە بنە هۆی خونکانی چەندین بەلەوە زۆر سپاس دەکەم مامۆساییان کاتی بەرنامەکەم تەواو بوو بە ئومێدیەوەی کە بینەر سوود و چێژ و چێژی لێبینی بە من سپاسی بەڕێستانەکەم سپاس بۆ ئێوەش منیش تەمەنا ئەەکەم یەکەم شتێکمان نەوت بێ کە محاسبەیەکی لەسەر بکرین لەلایەن خوای گەورەوە بۆ ئەو دنیا ببێتەوەی شێواندنی ژیانی کەسێک یا بێ ئومێدکردن هەموو وەبەستی ئەم بەرنامانە و ئەم قسانە بە ئەوەیە مرۆڤ نزیکتر بێتەوە لە خوا چونکە خوای گەورە زۆر نزیکە با دوورەوە ئینشاءالله زۆر سپاس دەکەم قوربان بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتین و کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تا بە یەک گەیشتنەوەیەکی تر و لاڵقەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ